من فەرمان ساڵح لە پۆدکاستی دیڤیدیوەم لەگەڵتان دەبم. میوانی ئەم پۆدکاستە نووسەر و شاعیر تەڵعات تاهیرە. کاک تەڵعات ئەو کاتت باش. جان باش سەلامەتی. ڕۆڵان بارت باسی مەرگی نووسەر و لەدایکبوونی خوێنەر دەکات دوای نووسینی تێکستێک. تۆ پێت وایە شاعیر تەنها دەبێ بۆ خوێنەر بنووسێت؟ شتێکە ئاو بەزەقی نییە، شتێک نییە من بۆ خوێنەری بنووسم و خۆم لەبیر کەم یا خۆم بنووسم و خوێنەری بیت. ئەوەی بۆ خۆش دەنووسێت لە خەیاڵیدا خوێنەرێکەیە، ئەوەی بۆ خوێنەریش دەنووسێ ناتوانێت خۆلی دەرکا لەم باڵێن ئینڤۆڵڤ بوونە، لەم هاو بەشی بوونە، لەم بەشداریکردنە. بەڵام بەسلەی مەرجی نووسەر کە من زۆر باوەڕم پێیەتی، ئەگەر نووسەر زیندوو بێ لە ناو تێکستە، زیندوو بێ بە ئەفکاری، زیندوو بێ بە دنیابینەکەی تایبەتیەکەی خۆی، باشە ئەمە غەدرێکە لەو خوێنەر دەکری کە دەوێت لەدایک بێتیایە. بەنمونە دەڵێم کەسێکە ئاینیە، نووسەرێکە ئاینیە، ئەگەر بێت و ئەفکاری ئاینی خۆی لەم تێکستەیە بەرجەستە بکە، دەبێت دەست لە خوێنەرە بوزی و هندۆسی و مەسیحی و یەودەکان بشۆ. ڕاستە؟ کەسێک کە تێکست دەنووسێ نائاینیە، لاشی ئەلمانیا لیبراڵە توزانم باوەڕی با حلولی ئاینی نییە. ئەگەر ئەم ئەفکارانەی خۆی تێخەڵکە، دەبێت دەست لە هندۆسی و مەسیحی و یهودی زائیدەن موسڵمانەکەش بشوە. کەواتە بوونی ئەفکار لە ناو تێکستدا، بوونی ئەفکاری شخصی خۆ لە ناو تێکستدا زەرەر بە تێکست دەگەێنێ، لەبەرەوەی تۆ تەنها بۆ ئەو کەسانە دەنووسی کە لەگەڵ تۆ موافقن. مەفروضە تێکست بۆ ئەو کەسانش بێ کە لەگەڵ تۆش موافقنی لە ڕووی ئەفکارەوە، بەڵام لە ڕووی جوانیەوە موافقن، لە ڕووی کورتی تەمەنەوە موافقن، لە ڕووی تەنیاییەوە، لە ڕووی نەخۆشی و پیربوون و خۆشەویستی مناڵەوە. ئەمانە شتە هاوبەشەکانی ئینسانن: مردنە، کۆشەژیریە، تەنیاییە، خۆشەویستیە، ترسە. ئۆکەی؟ ئەم ئەرزیەتە هاوبەشە، ئەرزێتی خوێنەریش و ئەرزێتی نووسەریشە. بەڵام نووسەر زیندوو بێ لە ناو تێکستە، بێگومان خوێنەر لەدایک نابێ. دەبێت نووسەر بمرێ بەو مانایی. یعنی نمونەیەکی بەسیط سادە بینەوە لەسەر مردنی نووسەر. شکسپیر 500 ساڵێک لەمە پێش زیاتر، شکسپیر لە ئەفریقیا، لە کینیا، لە سەی سادق، لە ئیمارات، لە تونس، لە کۆلۆمبیا، ئۆتەیل و هاملێت و هەموو هینەکانی، هەموو مەسلحیەکانی نمایش دەکری. باشە، ئەگەر ئەو زیندوو بێ وەکو ئینگلیزێک، ئەفریقیەکە چۆن دەتوانێت لە کینیا هاملێت نمایشکە؟ خۆیتە نبینێتەوە. سەی سادقیەکە یان خەلیفانیەکە یان ئاشتی کەڵک تەڵەبەیەکی مەحەدە و مەزیبە بە ئۆتێل، بە ئۆتێلە چۆن دەکرێت خۆی تا بدۆزێتەوە کە ئینگلیزیەکە 500 ساڵ لەمەوە پێش نەفەرهەنج هەبووە، نە خواردن ئەو هەبووە، نە جلو بەرجی ئەو هەبووە، نە تێگەیشتنی ئەو هەبووە، نە زمانەکەی ئەو هەبوو. لێرە شکسپیر مردووە، بۆیە لە کینیا و لە سەی سادق و لە ئاشتی کەڵک و لە ئەرزەنتین زیندووە. من ئەگەر بنووسم وەکو کوردێک، بنووسم وەکو هەولێریەک، مەریوانی ناخوێنەوە، بنووسم وەکو کوردێک، عەرەبەکە ناخوێنێتەوە، بنووسم وەکو باشووریەک، باکووریەکە ناخوێنێتەوە، بنووسم وەکو ڕۆژهەڵاتیەک، ڕۆژئاوایەکە ناخوێنێتەوە. دەبێ نووسەر ئەو کاتێک کە دەمرێ بەو مانایە نییە کە نامێنێ، بەو مانایە وەکو دوو پشتێک وایە کە لە ناو سچیدا ئەولادەکانی بێچووەکانی لەدایک دەبن و دەیخۆنەوە. نووسەر دەبێتە قوربانی خوێنەرەکانی، وەکو مەسیح وایە لە پێناو جوانی ئەوانی تر یان پاراستنی جوانەکانی ئەوانی تر خۆی لە خاز دەدا. نووسەری ئێمە کە دەوێت زۆر زیندوو بێ لە ڕێگای نووسینەکانی نەمربێ و ئەفکاری نەمربێ و نازانچینە مەزاری دیار و نازان چ خەت نووسەری گەوری لەدایک نابێ. نووسەر دەبێ ئیلا بەشی ئەوەندە لە خۆ بردوو بێ کە ئەفکاری خۆی تێکەڵ بە تێکستەکەی نەکە. مەبەستم ئەفکاری خۆی، یعنی ئەو دنیابینێ ئایدۆلۆژیەی کە ئیمانی پێهەیە. من زۆر جاران بە شتێک باسکەم، یعنی من و
من وەکو هەولێریەک لەگەڵ گەرمیانیەکە لەگەڵ کەسێکی ڕانیەیە هیچمان لە بین نییە ونیا دومان کوردین زاد باش تاسەیەکی بچووک هەیە بچووک زۆر ڕەنگە دیارێژ نەبێ ئەوەی من خەڵکی کوورانەمەش خەش قەڵازێ ئەگە من نتوانم ئەو تاسە بچووکە تێپەڕێنم من لەگەڵ عەرەبە 1000 ساڵ خوێنمە لە بینایە برا خوێنەری عەرەب چۆن بە شاعرم دەزانێ ڕانیەکە بە شاعرم دەزانێ خۆمە لەگەڵ تورکە 50 دیوارمە لە بینایە برا من ئەگەر قەڵازەیەکە نەخوێنێتەوە و کۆیەکە نەخوێنێتەوە و بۆکانێکە نەخوێنێتەوە ئەی توشتێک چۆن دەخوێنێتەوە ئێمە ئۆرهان پامۆکمان بۆ خۆش دوێ بۆ ئێمە ئۆرهان پام و خۆشمان دێ دەخوێنەوە بەلوی تورک نییە بڕوا بستە ئاسمان بێتە خواری هەر تورکە لە بەروی بە زمانی تورکی دەنووسێت یعنی ئێستا من لە تێکستێکە هەر کوردم باسی کوردایەتی بکەم نەکەم هەر کورد چکە زمانەکە کوردیە یعنی من مامە فەرمان تێکستێک دەنووسم دەڵێم من کوردنی من بە کوردیە هەر بنووسم من کوردنی هەر کوردم کەواتە زۆر جاران تۆ کە تێکستەکە بە کوردی دەنووسی پێویست ناکە ئایدایەکەت کوردی بێ ئایدایەکەت مفروزە زۆرجاران مەفروز نیە ئینسانیش بێ چونکە من ملاحەزەم لەسەر کلیمە ئینسانیەتیشیە زۆرجاران کلیمەی مرۆڤایەتیش ئەدەبی مرۆڤی ئەدەبی مرۆڤایەتی مەسرحی مرۆڤایەتی فیلمی مرۆڤایەتی زۆرجاران کلیمەیەکە تۆزێک فاشێتی تێدایە لەوەی لەسەر حیسابی جانەوەرەکانی ترە وەکو ئەوەی ئینسان زۆر شتێکی مهم و پیرۆز بێ پشیلەش زۆر شتێکی نابوت و بێقیمەت بی کەوانە ئەم گردونە و ئەم مەسارەی هەمومانێ هی پشیلەیەکە و هی سەژێکە و هی بەشەرێکە و هی کەرگەرێکە و هی کۆترێکە و هی دارێکە و بە زۆرجار ئەو تێکستانە دەنووسرێن بۆ مرۆڤ دەنووسێ ڕەنگە لەو ڕوانگەوە ئەو قسەیە بکرێت نەک لە ڕوانگە نایەکسانیەکەوە ئەم ئایدیایی کە تێکستەکە هەڵی گرتووە ئایدیای تەقدیسکردنی مرۆڤ نەبێت لەسەر حیسابی جاندەرەکانی تر لەسەر حیسابی ژینگەکە لەسەر حیسابی سروشتەکە ڕاستە بەڵێ کاک تەڵات ئەگەر بە چاوێکی ڕەخنەگرانە لە کۆناغی ئێستای شعری کوردی بڕوانەی چیت هەیە بڵێ لایەنە باش خراپەکانی چی من بۆ تاقیکردنەوەی زمان هەمووی باش دەزانم من پێم وایە زمان هیچ خوێنێک لە بەکارهێنانی زمان نابێتەوە کەستیان ناکوژگری هیچ خوێنێک ناڕژێ ئەگەر مەبەستی ئەو قوانەی کە لەم بوارە ئیش دەکەم مەبەستیان ئەو فەوزایە و دەبێت دە شاعیر هەبێت کە بستەوە ماڵی شتیوانە شعر مڵکی هەمووانە هەر کاینی شەرقی بوونەوەریشی شعریە بە کوردتەوە بە فارستەوە بە عەرەبتەوە کەس نییە لە کووردا لە شوێنێکە دیێڕە شعری بەکارهێناوی لە نامەیەش دڵداریە لە مردنی دایکیا لە جەژنی لایەکبوونی منداڵەکەی لە باوڵێن بیمینەوەی هاوڕێکەی هەمومان شعر بەکاردێنی بوونەوەریشی شعرین بۆی ئێ مەسلەی 2000 شتە باشەکە دەمێنێتەوە ئەوەی تر کەس نایکڕ لە زمانی نالی دەیان و سەدان شاعری تر هەبوو هەش بوونەوە باش بن بۆ نەبنیانی ئەوەی دەمێنێتەوە دواتر لە هینەکەیا دەمێنێتەوە نالیانی ئەوان کەس نەشوێنی خۆی ماڵیان ئاوا بێ دەستیان خۆش بێ ئێمە سوپاسیان دەکەین ئەرچیان کێشاوە بەڵام جوانەکەیان هەتا ئێوە بڕکردووە ئەمە وەکو مەرەسۆنێک وایە چی ئەزێتی تێە مەرەسۆنە بە 20,000 کەس ڕانەکە با 6,000 کەس ڕاکە جاری وا هەیە دە لەفە فرۆش لە تەنش یەکێکیان زۆر قەڵباڵغاوانیان چۆڵ زۆر ئاساییە ڕەنگە جۆزە منافەسە دروست بکە ڕەنگە زۆر بێتە ئەزێتێک لە بوونی شاعری زۆر و بوونی شعری زۆر وەرە نادو ئەوە زۆر جارن ئەوانەی کە زۆر خۆیان پێشتا یان خۆیان پێسەنترە و خەڵکیان پێ پراوێز و ئەوانەیە پێیان وابێ دەبێت 5 کەس شاعیر هەبێ و ئەوان کە دانیشینی و کاکە زەمەنی ئەوە نەما زمانی پێشان واو زمانی پێشان یەکێکی وەکو قانع کە شعری دەخوێندەوە خەڵک فەلاح بوو بەس ئێستاوا نەماوە ئێستا کابرا بەرامبەر بە دایکی شاعیرە بەرامبەر بە ئەولادی شاعیرە بەرامبەر بە خۆشەویستەکەی شاعیرە بەرامبەر بە لە دەستدانی ئازیەک شاعیرە چازێتی شتیایەن خۆم زمانە مۆنۆپۆل نەکراوە مڵکی 5 کەس بێوان کە دەبێت جۆ بگرن ئەم زمانە مڵکی هەموو ئینسانێکە ناوی کووردە 40 ملیۆن کووردە بە ئەمە 40 ملیۆن شاعیرمانە بێ زەرەکی لە شوێن یعنی چه خوێنێک دەبێتەوە ئەمە شەڕی ناو خۆیە ئەمە تێکدانی چێن دواتر زمان بۆ تاقی نەکرێتەوە با زمان بڕوا بەرەو زراعە بەمە شەری زراعیشمانەوێت چیان چی مشکلێ با شەری تۆبیشمانەوێت چیە با شەری هەندەسیشمانەوێت با شەری تەکهی بیمانەوێت چی مشکلێت با کابرا خری زراعە شەر بنووس با مهندسە شەر بنووس با دکتۆرە شەر بنووس یعنی تازێت شتێگە زمانی ئێمە دەوڵەمەند بێ و بچێتە ناو زاراوەی تەندروستی بچێتە ناو زاراوەی هەندەسی و تەلارسازی چی ئازێتی شتێدایە ئەمەی کە
مثلەن ئێمە با 5 کەس شاعر بنووسینەوە کە جێگر بن، ئەمە با 5 کەس حاکم بوون و ئەوان کەس نزانێت قانون چییە، ئێمە با 5 شۆڕژێر بین و خەڵکیش بەس هاوڵاتی بێ و ژێگر بێ و چەپڵە لێ دەربێ. مۆنۆپۆلکردنە باوەڕم پێ نییە. پرسیارێکم بۆ دروست بوو لەو دابەشکاری باست کرد شعر بۆن من شاری پزیشکی و شاری تەکنۆلۆژی و ئەوانە زۆرێک شعرمان هەیە تەنزە ڕێی چی لەسەر شاری تەنز بۆنە وەکو لە سەرەتاشا گوتم شعر جۆرێکی نییە، یەک جۆر نییە، با تەنزی شەوێ ئای قوربانی و قوربانی و دەستەکان خۆش ئەزت چێشا کاکە ڕەوی. لە مەسلەی تەنزە کۆمەلگایە 6 تێدایە، ئەم کۆمەلگایە زۆر جاران باڵێن ئیعلامی ڕەسمی یان مەجلیسی ڕەسمی یان دانیشتنی پیرەمێردەکان یان مەجلیسی چاخانەکان ڕێگە بەوە نادەنم جۆر لە قسانە بکری، دەبێت لە ڕێگەی شعرەوە بکری، یعنی هیچ ئەزێتی شتدانیە و باومان شاعر بینتیانی. ئەوەی شێخ ڕەزا هەستەکەی لەو بابێ نزیک لە بابی تەنزەوە نیە لە تەنزەوە ئێستا مەسلەی من لە بیرما مامۆستا ڕێبوار سوولی شتێکی جوانی گوت لەسەر شێخ ڕەزا و شەفافیەت، یعنی هەموو ئەوروپا لەسەر دامەزراوە شەفافیەت دامەزراوە لەسەر ڕاستگۆیی دامەزراوە، لەسەر ئەوەی ئەمە شاعری حەقیقی خۆم بە تۆ بڵێم بەبێ نیفاق، هاوڵاتێکە مەشاعری حەقی خۆی بە مەسئولەکە بڵێ بەبێ نیفاق، فەرمانبەرەکە هەستی ڕاستەقینەی خۆی بە بەڕێوبەرەکە بڵێ بەبێ نیفاق و درو دەرەسا. ئەوەی شێخ ڕەزا کردوێتی بەبێ نیفاق ڕێی خۆی دەڵێسە دنیا، ئەو پڕی شەفافیەتە. ئێمەگە شێخ ڕەزامان دەبووە نەقسیشی گەورەمان دەبوو لە ناو ئەدەبە کە ئەدەبی تەنز و ئەدەبی هەجووە. ئەدەی باشە و کۆمەلگایە چێشمەشیشمی تێدایە، ناحەقی تێدایە، زاڵمی تێدایە، ستەمی تێدایە. باش بەڵام هەندێک جار تەنز ستەم لە خەڵک دەکا نمونە کەسایەتیەک لە ناو تەکستێکدا جێگەی دەکرێتەوە ڕەنگە ستەمی لێ بکرێت. پێکمان زۆر جاران سەیری کار زۆر زەحمەتە بۆ ئینسان، ینی دەست شۆرین دەم ئیغرایە زۆر زەحمەتە، ئەوەی پێیەتی نیکەتە پاوەر، یعنی حاکمێک کە شارەزایە لە قانون دیکاتە پاوەر، مەلایە کە شارەزایە لە ئاین دیکاتە پاوەر، شاعیرێک کە شارەزایە لە وشە سازی دیکاتە پاوەر، شۆڕژێڕێک کە خەباتی کردو دیکاتە پاوەر، دکتۆرێک لە تۆزانێ دیکاتە پاوەر. ئینسان بەکشتی زۆر زەحمەتە دەست لەو ئێغرایە بشوە کە ئەوەی دەیزانێ نێکاتە دەسەڵات، نێکاتە پارە، نێکاتە هێز. زۆر جاران ئەوانەی تەنجی دەنووسن دیکەنە هێز بۆ شکاندن، کەما ئاتێکی کۆنی جەزیرەی عەرەبیە خۆ دەزانی کە باڵێن هۆزەکان هۆزی جیاجیا بوونە، شاعری خۆیان ئەوە بۆ شکاندنی هۆزەکەی بەرامبەریان، یعنی وەک چۆن لە شەڕا دەشتێنم بە قسەش دەشتێنم، بە شعریش دەشتێنم، بە تەنزیش دەشتێنم. بەڵام زۆر جاران وەکو جەنابەت گوتن لێرە تەنز دەبێت تەنزی سیاسی، حزبی، ناوچەگەری، شارچێتی بەداخەوە. باسی شێخ ڕەزام کرد بۆیە شتم لە دروست بوو، تۆ گوتت ئەگەر شێخ ڕەزا نەبووە نەقسمان دەبوو، بێگومان ئەگەر مەحمیش نەبا، نالیش نەبا، سالمیش نەبا، دیسان هەر هەموو کوڕیمان دەبوو لە بواری ئەدەب. لەو شاعیرانە بۆ نمونە نالی، مەحوی، سالم، کوردی حەزت دەکرد دیالۆگەکرد لەگەڵ کامیان کرد باە چ پرسیارێکت لەگەڵ دەکرد لێ دەکردن و چ قسەیەک هەبوو بۆیان ئەگەر یەک لەوانە دیالۆگەژان؟ من مستەفا بەژی کوردی خۆش دەوێت لەبەر کۆمەڵێک ئەسباب. مستەفا بەژی کوردی زۆر کوردی دەنووسێ، زۆر کوردی وانەک چێشی بەکارهێناوە، چێشی عروزی و خەلیلی و ئیبراهیمی نییە، یعنی چێشی خەلیلی نییە، زۆر بە چێشی کوردانە نووسوێتی، کەمە تەسەوڕ دەکەم زۆر تەسیری شعری هەورامی لەسەر بێت، چکە شعری هەورامی حتا باڵێن دیارسانەکانیش حتا مەولەویش بە چێشی عروزینیان نووسیوە، بە چێشی پەنجەی کوردەواری خۆمان نووسویانە کە چێشیش زۆر ڕەسەنە، ینی دواتر ئەو چێشە لە چێشی عروزی مامۆستا عەبڵا گۆران و ئەوانەی تر دێن چێشی تورکی دێنن کە چێشی پەنجەیە، وەی مامۆستا پەشێوانشیان دەنووسێ. من مستەفا بەژیم خۆشێ، مستەفا بەژی کوردیم زۆر خۆش دەوێت و زۆر شاعیرترە لە سالم شاعیرترە بێگومان، بەڵام چونکە سەرداوی سیاسیمان لە سالم دەسەکەوێت زۆر گرنگیمان بە مستەفا بەگ نەدراوە، زۆر گرنگی پێ نەدرا. سەردەمی دەرکەوتنی جیاوازە، ڕەنگە میرنشینی بابان و
ئەوانە کاریگەریان هەبی لەوەی سالم زیاتر سالم خۆی ئەوش صاحب قەران بۆ مۆزایەتی مستەوە بەجی شەر صاحب قەرانی بووە بەس لەبەر ئەوەی خۆشەویستێکی هەبوو بناوی قادر هەموو شارەکانی بۆ قادر نووسیەوە ئەوانە دەبینی زۆر ئیهمال کرایە چونکە زەحمەت بووە بڵێن مەلایەک نێرباز هەچەنە نێربازی وەتی و بازی نییە ئەوەی ئاگداری شعر بێنی ئەمە هیچ پەیوەندی بە نێربازی وەتی و بازی نیە مەشەمە خۆشەویستێکی ئەفلاتونیە کە پێی وایە ئەو خۆشەویستە ئەفلاتونیە پێی وایە پەیوەندی نێوان نێر و مێ پەیوەندیی غەریزیە بەڵام پەیوەندی نێوان پیا و علاقەی بە جوانیەوەیە بەس جەمالە بۆ جەمالە جەمالێکی کاتی و موقەتیشە کە لە 12 تا 16 یعنی ما ئەوەی شارەزای ئەدەبیات لە دەبینم لە ئەدەبیاتی عێراقی و عەرەبی ئەوانە ئیزگار زۆرە لە مەقاماتی عێراقیش ئیزگار زۆرە ئەوانە و هیچ پەیوەست نییە بە هەتی و بازی و بە نێربازیەوە ینی بەڵام ئەو زۆر بازی ئەمەیدا و حتا دەریش کرا و حتا دەرەکرێ و دەچێت لە ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵات ناو لە خودنی هیزری و ناوە کوردەکەش دەگۆڕێەوەوانە من خۆشم دەوێت لە بەروی بازی داوە بازی کۆمەڵایەتی زۆری داوە بازی سیاسی زۆری داوە و زۆر شاعیرترە لەوانی تریانی کە دی خوێنی و زۆر شاعیرترە مستەفا بەک ئەگەر مەسەلەن هیوارێکم لەگەڵ بکرد بایە ئەوانە دەبوایە لی بپرسن مەسلەی خۆشەویستی ئەو بۆ فەقێکەکەی خۆشەویستی ئەو بۆ قادر لە چۆ سەرچاوی گرتیە لە سەرچاو لە ئیبن الفارزەوەیە لە توراسی کۆنی ئیسلام چکەمە لە توراسی کۆنی عەرەبی زۆرمان هەیە لەو بابەتە یعنی بەڕاستی یعنی دۆ کتێبی ئەگەر ناوەکەم باش لە خەیاڵ ما بێ کتێبێکە المستطرف في كل ظرف مستطرف فشتش لەو بابەتێ کتێبەکەم هەیە هەموو ئەم چیرۆکانەیە هەمووی عەشقی ئیلاهی هینە جاروەیە عەشق لە درەختی کات دۆزیەوە جاروی لە کوڕێکاری دۆزیەوە جاروی لە ژنێکاری دۆزیەوە جاروێ لە ڕووبارێکا لە کانیەکاری دۆزیەوە ئەم پردبوونی عەشقەیە لەسەر سروشت و لەسەر کەون و لەسەر ئەم گردونە دەمویست لە بزانم ئاسۆی مستەفا بەرجی کوردی لەم عەشقا گەیشتۆتە چۆ هەر عەشقی و کوڕەیە عەشقی گردونە چکەمەی لە مستەفا بەگا هەیە لە شاعیرەکانی تر نایدۆزیەوە چونکە بۆچی نالی مثلەن ئەمە جەستەی تێکستە ئەمە جەستەی حەبیبەیە ئۆکەی بۆ ڕێشی ستاتیکی هەیە کە بۆ ڕێشی زمانەوانیە جەستەی حەبیبە بوازەوە ناو جەستەی تێکست بەس بۆ ڕێکەیە بۆ ڕێشی زمانەوانی و ستاتیکیە هی ئەوە عملیەکەی دووشتە یەکەم جەستەی حەبیبە بگوازەوە بۆ جەستەی تێکست هی مستەفا بەک سێشتا دەبێت جەستەی قادر بشارێتەوە ئەو جابە بۆ ڕێکی ئێستاتیکی بهێنە و بکاتە تێکست بە نمونە ناوی قادری زۆر جاران لە ژێر ناوی عەبدولقادری گەیلانی شاربێتەوە زۆر جاران لە ژێر ناوی قادر کە دەکات توانە بەتوانە مەسەلەن عەجەب کوردی مەلایەکەت دەپرسن مەسەب و دینت کە قادر خۆی دەزانێ من لەسەر کام مەسەب و دینم لێرە لە ژێر ناو مەسەبی قادری شارێتەوە ئامان کوردی سەد ئامان کەم شەو جمعەیە قەت نەبێ غافل لە ذکری قادری مانای کەلیمەی قادر خوا کە جمعان ذکری خوا دەکرێت ناوی خوش زۆر جاران دەبایە بیشارێتەوە یعنی لە ناو زمانە بیشارێتەوە کەمە نالی نەیکردووە کە مەسالمیش نەیکردووە هی نالی جەستەی حەبیبە بە بڕش ستاتیشی بۆ جەستەی تێکست بەڵام هی مستەفا بەژی کوردی دەبوایە قادر بشارێتەوە لە ژێر ناوێکە کەمە دوو ئیش دەکا سێ ئیش دەکا ئەو جا بیهانێتە ناو جەستەی تێکست من دەمیست ئەو عەمەلیە لێ بپرسم کە زۆرم بیر لێ کردێتەوە زۆرش مەراقم بووە زۆر باشە کاک تەڵات باسی تەوزیفکردنی کەسایەتیت کرد لە نێو تێکست تۆ زۆر خەڵک لە ناو تێکستەکانی تۆدا هەیە پێتوانیە جاری وایە کە بۆ نمونە کارکتەری کەسێک بەکاردێن لە تێکستێک غەدریشی لێ دەکەی ڕەنگە هەندێک شتی خەیاڵی لە لای شاعیر هەیە ڕەنگە وجودی نەبی ئەسڵەن لە کەسایەتێکە پێتوانیە ئەوە غەدر دەکرێت لەو کەسایەتیانەی کە لە ناو تێکستەکان داهەنە لە ڕۆمان و لە شەعر و لە هەموو شتێ بەڵام تێکستی تۆ زۆرە هەیە کەسایەتی زۆری تێدا ڕاستە بێگومان غەدرە خۆیان ئەوەی عەبدوڵڵا جوبەگواری شوا بزانم گلەیان لێ کردبووی بەڵێ وانە بەڵێ خۆی هەر خۆی قسەکردن غەدرە خۆ دەزانی هەر کەلام هەموو ئەوانەی کە علمی کەلامیان خوێندویان لەسەر علمی کەلامیان لەسەر زانستی زمان نووسیویانە زمان غەدرە لە خودی شتەکە چونکە لە بینی من و ئەو پەرداخە زمان هەیە
ئەم زمانە پردێکە لە بینی من و ئەو پەرداخە بەڵام قەت ناوێتە پەرداخ زمانەکە دەبێتە وەسفی پەرداخەکە دەبێتە گەیشتن بە پەرداخە بەس خودی پەرداخەکە نییە ئەمە تۆ لە ئەبڵا گۆرانە دەیبینی ئەو خەیاڵی پێمەستم قەت ناخێتە ناچوارچەوەی هەڵدەستم لە نالیا دەیبیستی قەت مەڵێ خۆ کردیە خۆ کوردیە کەسی نادان خۆی تاڵبی معنا دەکات یان کەس ئامادە نییە بەغەدر لە ئەولادی دری دەگەی چۆنە هەموو نیفەری ئەوەی کە پێی وایە کە دائیمەن دەربڕین تەسکترێ لەو دنیا بینی ئێمان هەمنە دانیشانی کتێبەکەی كلما اتسعت الرؤيا ضاقت العبارة چەندی ڕوانی بەلاوان بێ دەربڕین دەستکە بێت خۆی قسەکردن غەدرە چکەم بڵێم گەرماوە قەت ناکە گەرمە وەسفێکە بۆ حەڵەتی تێدامە کە بێشی دڵێم خۆشم دویان کە دڵێم داکم مرد کەلیمەی داکم مرد ڕستەی داکم مرد ئەم زاراوەی مرد قەت ناکاتەوە ئاگری کرد هەناوی مندایە یان کە لە هەناوی منداڵەکەیدایە غەدرە من یەکێک لە ئەسبابی ئەوەی و کەسایەتانم بەکارهێنا من زۆرم مەبەست بوو پاڵەوان بێتە خەڵکی خوارێ لە ئەدەبیاتی هەولێری عادەتەن خەڵکی سەرێ هین بوونە پاڵەوان بوونە باونان ناونێنم ڕاست دائیمان خەڵکی بارس بوونەتە پاڵەوانی چیرۆکەکان بەڵام قەت نەبووە پرێمستێکی تەیراوەی بێتە پاڵەوان قەت نەبووە پیرەمێردشی باخەوانی کوران قەت نەبوو کسێکی جێمەدێ جۆرێک لە نووسینەوەی مێژوشە لە سیاقی تەکستێکی قەت نەبووە ینی ڕاستە تێکەڵ بە خەیاڵی منە تێکەڵ بە فەنتازیای منە منشتم بۆ زیاد کردووە ئەوانە بێگومان غەدرە بەڵام ئەمە پاسا ینی بەو پاساوەی کە بڵین لە خەڵکی خوارێ هیرۆ هەیە بەتەڵ هەیە پاڵەوان هەیە خەڵکە ڕاستەقینەکە ئەو خەڵکە زەحمەت کێشانن کە لە خوارێ کەس لە مێژووە باسییان ناکات زۆر جاران حتا تۆ درامای کۆری دەبینی نەزانست دەبینی باز لە سەرکردەکانە لە فرعونەکان باز لە خوف و خەفراع کەمای باز لەو فەلاحە قوربەسەر و لەو کرێکارە قوربەسەرانە نییە کە ئەم بەردە 80 تەنیەیان 120 مەتر بردوتە سەری باز لە خەڵکە مەقموع و خەڵکەکانی خوارێ نییە باز لە ڕەمسیسی دۆمە باز لە خۆفۆی لە خەفراع باز لە حەموڕابیە باز لە سەنحاریبە کە چی کردووە بەڵام سەنحاریب خۆی نەی کردووە خەڵکەی تر کردوێتی لا هەولێر خەڵکی خوارێ بە تایبەتی لەو گەڕەکە هەژار نشینانە وەکو هینە سەربازی ونوان من زۆرم مەبەست بوو چیرۆک دروستکەم بڵێم لە خەڵکی خوارێ ئێمە جوانیمان هەیە وەکو مەرجانێک یان مرواریەک لە ناو قوڕایە تۆزێک دێنی و ئاش پیادەکەی و فێچ پیاکەی و دەڵێمە مرواریەکەیە ئێمە مرواریمان لە خوارێ زۆرە زۆر حتا لە شۆڕشە مرواریمان ناو پێشمەرگەی سادەیە گەلێ زۆر ناو گونیشەنەکانە گەلێ زۆرە لە گەڕەکەکانە پاڵەوانی جوانمانەیە بەڵام هەندێک جارش قسێک دەکرێت لەسەر ئەو شعرانێت و دەڵێن تەقەت تاهیر بۆی شعری خۆی جوام کە هەندێک کەسی ناشرین کردو لە ناو تێکستەکانی من وای نبینم ڕاستی من پێم وایە ئەوانەی لە تێکستی تۆ ناویان هاتووە جوان بوونە و ناسراینە بەڵام قسێش دەکرێت ینی بۆ خۆ تووشی ئەو سەرێشەیە کردووە لە بروێ من وەکو جێڕەرەوەیەک یان وەکو کەسێک بینیمە هەندێک خەڵکم جوان بوونە دەبواە نەمریانکەنیان دەبواە ئەم جوانەی بژێڕینەوە یانی تەسەوڕ دەکەی ینی لەم کورانە خەڵکی ئەوەندە جوان هەبوو بەڵام لەبەر ئەوەندە هەژار بوو ئەوەندە فەقیر بوو ئەوەندە هین بوو نەدەدۆزرایەوە هی ئەوە نەبوو بیدۆزیەوە من وەکو شاید حاڵێکی جوانی ئەم خەڵکە چەوساوەیە ینی وەکو فۆتۆگرافەرێکی ئەم خەڵکە چەوساوەیە خۆم بۆ پرسیار دەزانم ئەم جوانیە بگێنم یان ئەم جوانیە باسکەم یان ئەم جوانەیە نەفەوتی تەسەوڕ دەکەی پیرێژنێکە بوو کوڕەکەیان کوشتبوو باز کوشتبووی شەیدیان کردو ئەدانەکە یان ڕەمیان کردو نازم ئەم ژنا بە ناوی نێنم بۆی عایلەکەی تۆزەکین نەبنیانی ئەم ژنە پیاز و تەڕە پیاز و تور و سڵقوانی دەفرۆشت باشە قەڵەم بڕێژ پێ بوو بەس لاش لێ کەتە کرد دێبڕی سەرە توور ئەو تۆزی دەماوەست تەڕە پیاز و دەکەی دەمایەوە ئەمە دەمازانین لە ڕێگەی تەڕە پیازەکەەوە دوژمنەکانی دەکوشێ زانی بکوژی کوڕەکەی دەکوشێ زۆرتان داکەم بەمی دەگو دە کوڕم هیچ نەفرۆشتە ڕۆشتش لێ بکڕا لەم پار لە مۆر ناگی پارەی دامێ
ڕۆبعیشی دامێنی دیاری دامێ دەچون دوو دەستۆتر سۆکە پیاز نمابوو تور نمابوو ئەوەندەی جنی بوو ئەوەندەی جنی بوو لەبەر خۆیەوە دەیلاواندەوە و باسی کوڕەشەی دەکرد و باشی خوێنی بەنەح ڕژاوی دەکرد و باسی زڕونی باسی دەکرد سەرکەتورەکەی ئەوەندە بە قەڵەم بڕەکەی هێنابوو سەرکەتور نمابوو دایکم لێ کوڕم بۆ پارە بڕۆ دوو دەستی لێ بکڕە گوناح هیچی پێ نییە ئەمە دەبکرێت پاڵەوان ئەم دایکە شەهیدەی بکرێتە پاڵەوان ئەم دایکە شەهیدی هی ئەوەی ڕۆمانی لەسەر بنووسبی هی ئەوەی چلوش زبن هی ئەوەی نەڕوە هی ئەوەیە من وەکو فۆتۆگرافەرێک لە قتەیەشی دێنم لەو هەموو دیمەنە سەدان یەک لە دوای یەکەی نەهامەتی ئەم ژنە دیمەنێکی دەقەونیوێ دێنم بۆی منداڵەکەم کە خوێندی و بزانێ خەڵک چۆن ژیاوە بزانێ ئەم ملەتە چییە بزانێ کە زنێوێکی بە کووردا کە زنێوی بە کوورد تۆزێک بسڵەمێتەوە تۆزێک شەرم لە خۆی بکە کە زنێو بە کوورد ندا کە پیرێژنی ئاوایە کە لە ڕێگای قەڵەم بڕوو لە ڕێگای توویەکەەوە تۆڵە لە باسیەکان دەکاتەوە من ئەوانم دیوە ینی بەوازی بخۆشمی دەزانم لە باتیەوەی بۆی بگریم و زۆریش بۆ گریاوە بەڵام لە مۆدا نایکەمە فرمێسک دیکەمە وشە کاک تەڵات زۆر باسی شعرمان کرد بەڵام شعری ئێستا ینی زۆر باس لەوە دەکرێت دەڵێن لەبەرەوەی کێش و سەروانەمایە خەڵک هەمووی دەزانێت و هەمووی پێدەوێت و دەستی بۆ دەبا بڵێ تۆ ڕاچیە لەسەر کێش و سەروا لە شعر و ئەو شعرە ئازادێکی ئێستا هەیە پێت وایە ئەو شعرە ئازادە بە جۆرێک لە جۆرەکان ینی لاوااسترە بۆەوەی خەڵک پێی وێرێت و هەموو کەس بینوسێت ئەوەی تر زەحمەتتر بوو بۆ یەکەمتر شاعیر هەبوو لەو سەردەمیان شتێکی ترە من وەکو خۆم کێشی یانی کێش سەروادارم پێ خۆشترا وەکو تامی خۆم وەکو نووسی ناینووسم بەڵام خۆم ئاتەن ڕقم لەو نەوە تێکستە نووسەکە وەکو خۆمە حەزم لە شتی جیاواز یعنی ئینسان کە لە دوکانی ئیشکرد فەلافلی دروستکەوەی نای خۆ بەس فەلافلە خۆی دروستیەکە ئیتر ڕەنگە حەزی لە نان و پیازێک بێ بەڵام بەشی خۆی نەبێ مەسلەی پێوێران بە شعر هەمیشە وا بوو هەمیشە خەڵک بە شعر وێراوە وەمیشە بە شاعرانی ژێراون هەلو معلوماتت ینی چونکە ئەدیب و نووسەری ئێمە زۆر فەقی حاڵن نە هاکریان هەیە نە جێیشان هەیە نە سوپای ئاسایشان هیچیان نییە بەکیف خۆزنێ و پەشێ و دەزانین کە زۆر نایەتەوە من زۆر جاران مەسەلەن یەشێک قسەی بە بەختیار عەلی گوتویان بە شێرزا حەسەنی گوتووە سەیری پرۆفایلەکەم کردووە لایەنگیری فەرماندەیەکی عەسکەریە بەڵام دەرەقەتی بەختیار عەلی قوربەسەر دێ دەرەقەتی شێرزا حەسەن و عەبدوڵڵا پەشێو دێ دەرەقەی تەڵعات تایەر دێ دەزانێ ئەمە هاکەرمان نییە مەبەستم شعری شەومان پێ دەوێرین بێگومان قسەکەت زۆر ڕاستە مەسەلەن کۆمەڵێک دەستەواژەیە 200-300 کەلیمەیە لە تەنیشت یەشێدانێ و بۆ بە تێکست و بڕۆ بەڵام خوێنەری ئێمەش لەوە زیرەکترات ئەو فێڵی لێوکرێت تاری دەزانێ ینی ئەمە لەکوێ هونەر هەیە و لەکوێ هونەری دەزانی کورد وە پێم وایە عەرەبی ژیانی زۆر شارزای عەرەبانم ئەدەبی عەرەبی زیاترم وە پێم وایە فارسیش ئەم سێ میلەتە لە زۆر شتا فێڵیان دەکەی وەز لە شارەنە یانی ئێستا دەکرێت لە نظامی بانقیە لە نظامی ئەلکترۆنیە لە نظامی مۆبایلە زۆر فێڵیان لێ بکەن لەو شارەزانین ینی لە کارتێکی بانقا فێڵای دەکرێت لە فرۆشتنی مۆبایل لە فرۆشتنی سیارە و ئەلکترۆنیات و تەکنۆلۆژیای فێڵان دەگری بەس لە مەسەلەی ئیحساسە زۆر زەحمەتە لە بروی هەمووی بە حەقیقی ژیاوە ئینسانی شەرقی خاوەنی چیرۆکی خۆیەتی وە چیرۆکی ڕاستەقی نەشەها کەسێکی خۆشویستۆ بەڕاستی خۆشویستۆ کە ڕقیلێتی بەڕاستی ڕقیلێ کە ئیشی کردووە بەڕاستی ئیشی کردو بۆیە ئەم جۆرە شعرە زۆر بڕناکە لە بروی خوێنەری ئەمە خوێنەرشی زیرەکە ینی ڕەنگە لە زۆر بوارا زیرەک نەبێ لە هەڵبژاردنا فێڵش لێ دەکەن لە تەکنۆلۆژیای فێڵ لە بتکوینە فێڵش لێ دەکەن لە چجانم لە ئەلکترۆنێتە فێڵ بەڵام لە شعرە زۆر زەحمەتە بتانی فێڵ لێ بکەی زۆر بە ئاسانی هونەرەکە دەناسێتەوە چونکە خۆی ممارەسەی کردووە ئینسانی ڕۆژهەڵاتی ناتوانێت لە چیرۆک بێتە دەرەوە مامە فەرمان لەو تێکستانە مەرجی نووسەرەکە نییە ئەوانەی هاکەزایی دەنووسرێن و ڕەحیان تێدانیە و وێنەیان تێدان ئەو خۆشی دەزانێ مە زیندووە پێویست ناکە بچێت تازی ینی خوێنەرەکە ناتێت تازی زانێ بە فەیکێن بەڵام من دەزانم ینی خەڵک هونەر دەناسێتەوە خەڵک قسەی باش دەناسێتەوە خەڵک ئەدەبی باش دەناسێتەوە فیلمی باش دەناسێتەوە
ینی خەڵکی ئێمە لە مەسلەی ئیحساسە زۆر بەردەگمە فێڵی دەکری. کاکەڵات ئۆزۆم کاتمان تەواو بوو دیسان لە ئەڵلقەکانی داهاتوو زیاتر قسە دەکەین. بینەر و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و پۆدکاستی تیوی دووەم تا دیدار بەخواتان دەستێت.